چە تەوێڵە و چە هەورامانەوە چە ئاوێسەری گەشتیاریەوە چەنی گەشتیارە دڵوەشەکانمان سڵاوتان چەنە بۆ بەرنامەی ئارۆ چەنام هەورامان خزمەتی شمە مەکەڕۆ ئارۆ ئامانە خزمەتی هونەرمەندێکی جوانی دەڤەری هەورامان وە زوانە شیرینەکەی یۆمان باسێک و گفتوگۆیەک چەسەر هونەرە جوانەکەی هەورامان مەکەرم وە شێوەیەکی گشتی ڕوونکردنەوە چەسەر کۆمەڵێ بابەتی هونەری هەورامان مەکەرم هونەری سیاچەمانە و بەزمەکانی هونەری هەورامان مێمانداری فرە بەڕێز مامۆستا هەماوەند لوهۆنی مامۆستا گیان فرە وەشحاڵە ناچەنی هونەرمەندێکی گەورەی وەکو بەڕێستان ئارۆ چەند پێکەوتنوە سپاسکردونە و هیوادارە دڵوەشی بیدی و دەستەوەشی تاپەنە ماچوو پێی بەنامە زەریفەیەکە ئامێندی پێدەڤەر و هۆرەمانی فرە سپاس مەگەڕم منیش سپاس مامۆستا وشەی لوهۆنی پێی من وشەیەکی غەریبی حەز مەکەری ئان نازنەوە ڕوونکردنەوەش پێیکەری لوهۆنی ناوچە هۆرامانیا بەشێوە جە هۆرامانی کە بەشێوەش گنۆ باشوور و کوردستانی جە منطقۆ زەردەهاڵەوە دەست پەنەکەرۆ تا پاوە و نۆتشە چنی ئی منطقۆ دۆڤر و وێمە جێتەوێڵە بیارۆ گر پەرش باشە هەورامان و لوهۆنی ینی باچم هەورامانی دیوی یۆمان دیوی باشوور تا پاوەوە نەشماچە هەورامان و لوهۆنی هەولامانە لوهۆنی نازناوەکە چانەوە نازنەوە جوانە لوا دڵمەوە سپاس نەکەری باسێکی تایبەتی چەسەر یۆت کەرم چەکەوە تو دەستوە هونەرکردن و چەنە مۆسیقا و هونەری هەورامانەنی ئەنە ڕاستی بۆ من جە ساڵۆ 1995 و ئانیشاوە دەستم کردن من ڕۆژەڵاتەنە ماوەی و ئاوارە بینی کۆتا ڕۆژەڵات و وێمە چاگە کارم موزیک و ئاوازم بەڵژەڵاتی کوردستان هەورامانی باباچم ئەو دیوی ئەی هۆرەمانی ئەو دیوی دەستم کرد بە کار و موزیکی و کار و ئاوازی و گۆرانی واتەی و ژەنیاری و بەعام کار و موزیکیم چاگە دەست پێ نەکرد تقریبان پێ 25 ساڵی منەوە 25 ساڵان تو چەنە هونەرێنی مامۆستا چڕڕی و مۆسیقی و هونەریەوە زیاتر دڵت وەکام شامەکریەوە هونەری هەورامان هونەرەکەیوەتیان من هونەری کوردی وە شێوەیە گشتی هونەری کوردی بە شێوەی گشتی هونەریوی دۆڵەمەنە هونەری کوردی پێسە بنەڕەتی پسە بناغی هونەری وفرە دۆڵەمەنەژەن بە تایبەت هۆرامان ینی پارچەکە تەری موزیکی خاص شاهان موزیکی ڕەچەڵکدار شاهان موزیکی بناغی شاهان بەڵام دەڤەر و هۆرامانی بە بۆنە و چەند هۆیوی تایبەتیەوە چون هۆرامان ناوچیوی شاخاویە و هەزاران ساڵی پێشتر تا ئێستا دەڤەر و هۆرامانی چەندین کولتوری و چەندین ئاینیش بەوێشاوە دیێنێ و تێکەڵێ و جەگرد و ئی ئاینی و ئاینزایە دلی هۆرامانی نەمەنەوە ناوچەکە تەرێنە فۆتیان بەڵام هۆرامان چون یاگی پەناگای بێنە هەمیشە چه جەبواری فەرهەنگی چه جەبواری سیاسی چه جەبواری کولتوری هەمیشە توێژاڵێ و سەرتوێ و جەگرد و ئا کولتورا و ئا ئاینە دلێ کولتورەکە شەرەمەنێنەوە و ڕنگدانەوی فرەشاسن و موسیقاکەیەوە بێن پۆچی هۆرامان ساحب و موزیکی فرەفر دۆڵەمەنیا کە بوو تەعم و بۆ و چەندین ئاینامەوە جەمیتراییەوە گرفتە جەمیدایەوە گرت تا یاوە ئاینی زەردشتی تا یاوە ئاینی واشمی ئیسلامی و ئەکسەر و ئاینەکە لێ هۆرامانێنە بینی و کولتوری وشە ئاستەن جیا ئەپاسە بین جوانن مامۆستا حەز مەکەرم هونەرێکی هەورامان یا گۆرانیەکی هەورامانمان پێی پێشکەشکەری بەسەر شەوای نەنە خزمەتنە سپاس مەکەرم ئاوازی تا پێشکەش کرد و موسیقای هۆرامی چەندین فۆرمێژن کۆمەڵەش ئێمە دلی هۆرەمانینە کۆمەڵی موزیکمان هەن ینی جە ناوچەکەتەینە کۆمەڵی موزیکمانە کۆمەڵی موزیکی هۆرامان کە موزیک و ڕیتم و ئاهات و ئیقاعی تایبەت بە گرد و کایەکە ژیانی ژنێ دلێنە جە سیاوچەمانەوە بگرە جە وردە بەزمەوە بگرە جە چەپڵەوە بگرە جە شێخانەوە بگرە جە دەرەییەوە بگرە جە لایلاییەوە و جە گەڕیانەوە ئینێ گرت ئەنواع و فڕم و شێوەکە شێوازەکە و ژیانی و کۆمەڵایەتی لی ئی کۆمەڵە موزیکەنە دەنگدانەوە شەپێ ڕنگدانەوەش بێن منیسە گۆرانیەوە بە جە وردە بەزمی تاپێ ئامادە کرد و ئەڵبەتە فرەتەر گۆرانی هۆرامی بێ موزیک و چیا من بە موزیکەوە ئامادە خزمەتانە
ئەینا گرێخەتای ئەینا گرێخەتای گیان کاریگەر دوونەوەن گیان ئەنا من بیتۆ دەی قەرارم چوونەنێ گیان ئەنا من بیتۆ دەی قەرارم چوونەنێ ئەی مەچۆ گیانی مەچۆ ئەی مەچۆ گیانی مەچۆ دەی خەنمە خاسەکەم گیان پاپێڵاوە بۆن گیاندی دەی ڕاستەکەم گیان پاپێڵاوە بۆن گیاندی دەی ڕاستەکەم ئەی دڵ هەرێ ئادیڵێن گیان دڵ هەرێ ئادیڵێن گیان تو پێکانی بەتیر تواگەڵاری زیشەن گیان چون باخەکەی میرێ گیانی گەڵاری زیشەن گیان چون باخەکەی میرێ ئەی مەچۆ گیانی مەچۆ ئەی مەچۆ گیانی مەچۆ دەی خەنمە خاسەکەم توا پاپێڵاوە بۆن گیاندی دەی ڕاستەکەم گیانی پاپێڵاوە بۆن گیاندی دەی ڕاستەکەم قوربانت سپاس فرە سپاس مەگەڕم منیشە ڕازە شەری ئەمەش گەشتیارەکانتیش دڵوەش کرد مندرانیەوە دیامانەوە دڵوەشی ئەمە دەشانی دڵوەش میشان فرە سپاس مەکەرم دەستەکانت وەش بۆ هەستم کرد ڕوحەتێکی هەورامی فرە جوان چەند ئاختەران وڵا دەیتر من بەڕەچەڵک هۆرامیە ناواشمی هۆرەمانە ژیوانە کە تو هۆرەمانە ژیوای و ڕۆحت تێکەڵ و ئاسروشتەیە بی ئیتر ئلهامت پێ دروست بوو جێگرد و بوارەکانە ئیتر منیش بەشم کۆتەنجە موزیکەنە بەڕازی ینی بەشێ و ئامان لاو من چا ئلهامە و چازەریفی سروشتە بەڕاستی ئەگە هۆرەمانە بژیوی کەسیوی جیاوازە چەنە دروست بوو وە کەسیوی ڕۆمانسی چەنە دروست بوو بە تایبەت تاوی فرە ئبداعکەری جە بواری هونەرەنە جە بواری کولتورەنە جە بواری ڕۆشنبیرنە فرە تاوی چون ژینگەکەش بەڕاستی لەبەرە پێ سروشتەکەش فرە جوانە جوانن دەستەکانت وەش دڵم چەلا ژواتم لێگە بشکەوە حەز مەکەرم ڕوونکردنەوەمان پێی بیت دەربارەی بەزمەکانی هەورامان وەچی وەنەش ماچە بەزمەکان ئین ئەمەش چکە لاوەڕکرد ئێمە ئەرزم کردی وەڵتەر کە ئێمە دلی هۆرامانیانە کۆمەڵی موزیکمان کە پرج مەشا سیاوچەمانە ینی سیاوچمانی یۆژە بەزمەکان کە نامی گرد و کۆمەڵەکەش گرتە نەوێشەوە بەڵام دابەش بێن پێگرد و کایەکە ژیانی یانی تۆ لێ هۆرامانیانە پێنمونەی کەسێ و کە خەریکە هەنارەکە تەکنۆرە کەسێ و کە خەریکە هەناری کەنەوە هەمیشە زەمزەمە و کەرۆ هەمیشە کەسێ و کە خەریکە واچمی درێنە کەرۆ لێ زراعەتەکەشەنە زەمزەمە و کەرۆ پێگرد و کایەکە ملودی و مۆتیفی دروستی بینێ جە هەزاران ساڵەوە تا ئیسێ وەروانەیە سروشتەکە ڕامۆ بە ئەحساس و مرۆڤەکە کە هاتەکە وێشە ئەحساسەکە وێشە بەدەنگ بەربڕا ئیتر بۆ پۆچی ئێمە بەزمێ باهەنێ بەسە پێنمونەی وردە بەزمێ باهەنی کە تاو واچ و هەزاران ملودیە جێوێش هاگێرا بەس چەنامی وردە بەزمەکان بەڵێ وردە بەزمی ینی من چەنی کەسایەتێک کۆرەکە فۆرم و سیاوچەمانەی قسیم کردینی مەسەڵەن پێنمونەی ئێمە دەگێەوە ماهەنە چێگە جێ هۆرامان و ڕۆژەڵاتی پەنج ماشا کێمنە کە پایتەخت و موزیک و هۆرامیە چون
چەند کەسایەتی فرە گۆری جەبوار و هۆرامانی و موزیکی و سۆشەمانەی خەڵکو ئاگەیەنێ مامۆستا عوسمان کێمنەیە مامۆستا حەماسن کێمنەیە مامۆستا شەفە کێمنەیە ئیدەگر چاگە دروستبینی جا من کۆنتاکتم بێنچەنی وێشا و چەنی زاوڵەکاشە ینی بە قسەی وێشە بە قسەی زاوڵەکاشە کە فرە شارەزیێنی زیاد جە 2000 ملودی هەنێ لە کۆمەڵە سیاوچەمانێنە کە هەریۆ شکڵی وشاهن هەریۆ ڕیتمی وشاهن کە ئەدەبیاتی جیاواز شاهن پێ گرد و بابەتەکە ژیانی پێ دڵداری ئاواز هەن ڕیتم هەن پێ وەشەویسی هەن پێ جەنگ و حماسەی هەن و بەشی فرە گۆرە مەتاوم باچم چەگرد بۆنەکان بەزمێکی تایبەتی نەک بەزمێ و پێ هەر بوونیوی دەیان بەزمێ دروستی بێنێ و ئبداعی کرێنێ بە درێژایی مێژووی ئینێگر کۆبیێنێەوە ئیسە مەسەڵ ئێمە بابەتی ومان بەنامی تەسەوف و عرفان چون وڵاتەکەما یۆجە پێگەکا و عرفانیا و پایتەختەکە و تەسەوفیا جە ڕۆژەڵاتی ناوەڕاستنە هەزاران سەدان ملودی فقط بەنامی موزیکی شێخانەمە دروستی بینی کە ئینە دلێ کۆمەڵۆ سیاوچەمانەیەنە ئیتر نەدڵێ سیاوچەمانە بەزمی شێخان بەڵە بەشێواجە کۆمەڵە و سیاوچەمانەی بەشێوەش موزیکی شێخانن کە دەیان ملودیە تاقا لێ ئی فۆرمێنە دەیان کەسایەتی پسە مەولەوی دەیان کەسایەتی پێسە کەسە گۆرەگۆرەکە کە دەروێشی فۆرمەکەی بینێ دەروێشی ئی مەدرسەیە بینێ ئامێنی وە شعرشە دروستی کردنی و گۆیانی ماچە کردنی بە ئاواز شکل شاگرتن پەرش ماچە ئاوازی شێخانە ئاوازی تەسەوفن شێخ بەڵێ تەسەوف و ڕێگەی دەروێش وەروانەیەتە تقریبا زیاتر 800 ساڵان طریقەتی واشمی نەخشبەندی چێکە بێن کە ئینە ڕنگدانەوی گۆرەش لێ ناخ و گرد و کۆمەڵگاکەنێ بێن و ئی بابەتە دروست بێن کاک هەماوەند چەند لێی هەورامان قسەی هەنەن ماچە گشت بەزمەکانتان وە چەپڵان بڵێ چە تەریقەت و سۆفیگەری و عرفانی و دەروێشیە چەپڵان چە شادیە چەپڵان ئی بەزمی چەپڵەیە بەزمێکی فرە گرنگن و بێنە ناسنامە پێی هوەری هەورامانی وەچی ینی گشت شووە چەپڵان بزانین چشە وەڵی گرچیوێنە ملت و هۆرامانی خەڵک و ناوچە هۆرامانی خەڵکیوی شاد بێن ینی خەڵکی و نەبێن مەسەر کائب بوونە دڵگیریا بوونە بۆنۆ سروشتەکەشاوە خەڵکی بێن هەمیشە دڵوەشی بینی بەڵام چەپڵی دلی موسیقای هۆرامێنە یێری شوار بەفومیش بێنێ ئێمە نوعی و چەپڵی ماهەنە دلی موسیقای هۆرامێنە کە حسی حماسی شاهن ینی بۆنۆ حماسەیەوە بەکار ئامێنێ نوعی چەپڵی مابینی کە حسی شادی و زەوق شابێن ینی دڵوەشی شانیشانەدان بەڵام بەعام چەپڵێن ینی گرچانیەک نییە نا مەفهومی چەپڵەکە جاریچانن دلی ئاوازەکان و دلی شارەکانە فاڕی و بەڵام وێش چەپڵێ لێ ناوەڕۆک و مرۆڤ و لێ ناخ و ئینسانیانە نیشانە و کۆکردەیە و هێزی و دەرونیە چەپڵە یۆ شاریشانە کە هێز و دەروون و مرۆڤەکە تاو کۆکەرەوە و نیشانە دوو کە ئام مرۆڤ ئاتاکە کەسیوی موسێتەرە و هیچ شڵەژانی وش نییە چنە یعنی چەپڵە چەندین مەفهومێژەنێ لێ موسیقایەنە خۆ هەر ئاهەنی ئایسە تەسەوەرکەری فقط بۆنۆ هۆرپڕای و بۆنۆ شادیۆ بەڵام بەعام وەروانەیە کەمتەر ئامێرە موزیکەکەی ڕاشاکۆتێنە دەڤەر و هۆرامانی گۆرانی واچە هۆرامێکی پێینێ مانیایی قرسیارە فرە گرنگی وەمیشبی ینی هەستمەکەری چەنام هوەری هەورامان زیاتر ریتمن موزیکی و ڕیتمیکە هۆرەمان موزیکی ڕژمیکشن پۆچی بەش و چەپڵە تێماشەکە بەش و جە موسیقی سیاوچەمانی پەرە ماشا چەپڵێ واشی بەشش باشا وردە بەزم بەشش باشا شێخانە بەشش باشا دەرەیی بەزمیش پەر ماشا واچمی گەڕیان بەڵام بەزمە چەپڵەیەکیش فرەفرین ینی هەزاران فقط ملودی ئێمە چەپڵێ ماهەنی بەڵام بەعام چەپڵێ نیشاندەر و دڵوەشبیەی خەڵکو و هۆرامانیا و نیشانە و ئانێنەکە کەمتەر خەڵکو و هۆرامانی شڵەژانی دەرونی شابێن و هەمیشە بەهێز بەرکۆتێنی ئیجا ئیسە لێ گۆرانی هۆرامیانە دیسان بەفومی وتەر هەند چێشە چون ئامێری موزیک کەم بەکار ئامان پێینێ گۆرانی واچەکەی دەنگ شافرن نەمانی و بە یارمەتی چەپڵا مەجال سادان کە دەنگشا تووش و ئیسراحەتی بوونە بەڵام گەرەک عرض کرد و خزمەت و جنابیدنە کە چەپڵێ چەندین مەفهومیشانی ناوچەکەیانە کاک هەماوەند من تێبینیم کردن چە سەر هوەری هەورامان هەستمەگەری
جگە چەسیا چەمانە بەڵام ئا بە زمانی کە هەنێ ئافرە بە زمانە وەکوسەکە وەڕێستان باستان کرد بەزمی چەپڵەکان یان وردە بەزمەکان یان بەزمی بەرزەچڕ بەزمەکان گشتیان یان گرچان باباچم ریتمیەنێ و وەجەماعیەن یا باباچم و کۆمەڵ مەواچرێ و واسەنە چونکە قەت نەدێنم وەتەینا کەسێ باچەوە ئللا چەنام گردێ بێن یان چەنام کۆمەڵی خەڵک بێن بەڵە چەشۆنیە گشتی بێن گرچان وەیەکەوە ماچاش هەمیشە منتەقۆ هۆرەمانی هەمیشە جەژنی تایبەتی وێشا بێنێشە کە کۆبوونەوەیشا بێنێ لوێنی پەناشا بەردێنێ دەستروشتی بە تایبەت جەوەهارەکانە جەپاییزەکانە و بە هۆرپڕێنێ گۆرانی شاواتێنی و چەند کەسی ئامێنێ تێکەڵاوی بابەتەکە شاکردن بەڵام تایبەتمەندی و هەن با عەرزت کرد و پێ ئا بابەتە کە جەنابەت فەرماوات تەماشەکەرە یۆجە ڕەنگا و ڕەنگترین موزیکەکە و ناوچەک تاواچ و ڕۆژهەڵاتی ناوەڕاستی موزیکی هۆرامیە کە تەنەوع و نەوع و نەوعی و جۆرا و جووری جێ ڕیتمن هەن گرد و ڕیتمەکە هەکە دلی کۆمەلگاکانە ئەژناسیێنی دلی موسیقای هۆرامینە هەنی تەماشەکەرێ من ڕیتمی 5 ما هەن 5 لەسەر 8 ڕیتمی 7 ما هەن ڕیتمی 6 لەسەر 8 ما هەن 2 لەسەر 4 ما هەن 4 لەسەر 4 ما هەن ینی گرد و ڕیتمەکانە دلی گۆرانی دلی موسیقای سیاوچەمانێنە ئێمە گۆرانیمە هەنێ ینی فرەنەوە ئاونەوە ئاجە ڕووی ڕیتمی ڕیتمی فرەنەوە ئاونەوە هەماوەند ڕیتمەکان پێی بەزمەکان باباچم دابشکاری کریان چە بەین شارە مەسەرێ سێمە ڕیتمی باباچم گەڕیان تایبەت بۆەوە گەڕیان چڕی یان باباچم بەزمی چەپڵا یان بەزمی هەر یەکێ چە بەزمەکانی تر ڕیتمی تایبەتی وەشەنان عەرزت کرد و تەماشەکەرە ئیسە هەر ڕیتمی و پێ بابەتی بەکار ئامان منیش مەبەستم هەر ڕیتمی و پێی بەزمیەوەن مەسەڵەن پێی نمونەی تۆ ئێمە وەختی وێژەکە زەماوەندە شاکردینە واشمی زەماوەندە شاکردینە وڵێ ئانەیە دەستپەنەکە بە هۆرپڕای ئێمە گەڕیان ما بیان هەیبابا ئەگەر بزانی گوملودیەوە دی منتقی کاکەی ئاوازە باستانیەکانی یارسانە یۆژە ئاوازە باستانەکە یارسان دی موسخە و ئێمە چەنە یۆچانیشا بێن کە ملا بە پێشوازی وێوێوە باەن پێی کردخوا باە دێ عەرزت کرد و باە تەماشە کرد ئەگەر کەسایەتی و ئاما بوو کەسایەتیوی گۆرە ئاما بوو شێخی و ئاما بوو ڕیتمی بە ڕیتمی گەڕیان چەنی دەفی لوێنێ استقبال شاشنەکەدن لوێنی بە پیریشەوە واش ڕیتمی گەڕیان پێشوازی بەتایبەت جەنوع و ئابایە کە جەنابەت ئەژنیێنێت جێ موسیقای گۆران یا موسیقای کاکەیەکانە بەکارشە ئاردن جوانە لێ من تخۆی منە لوێنی بە پا ئاوازەوە لوێنی پیشوازی مەسەڵەن کەسایەتی وەگە ئاما بوو میمان و دەگاکی بێ بوو واشمی بەگزایی و بێ بوو واشمی شیخی و بێ بوو واشمی کەسی و کەسایەتی و گۆرە بێ بوو خەڵک و دەگاکی لوێنی بە استقبالش و لوێنی بە پیریشەوە ئەپا ئاوازە پێشوازی فرەزەریڤێن تەمان زمان وێش کرد چوو بێنی بەڵام بەداخەوە ئی بابەتێ مۆدێڕنە و ئینۆچی ئامێنی فرە چێوێچا کولتوراشا شتێنێوە جەبین بەردێنی واسن یۆم گەرەکمی باسانە کردیسە تێبینی ئانە میشکاری سینە نامچەیەکی گەشتیاری ناوچی گەشتیاری خەڵکی فرە ئامان وە سەماعی گەورە و باباچم و ریتم و ئاواز و مۆسیقا یۆشان چینە چێژ یۆشان ورمەگەرە بەس نەدلەی هەورامیەکان چەنام دوکانەکان و بازاڕەکان ئاوازی هەورامیان ئەکسەرەت بەڵاچەن ئاوازی هەورامی بەس ئیسا ئیتر تێکەڵ بێن تێکەڵ دێن یان پارێزگاری شتە نەمەکەرە ئیستا نا ئیستا فرەکەم بێن و پارێزگاری تەماشەکەرە ئیستا مەسەڵ سێرانگا و ئی سێرانگا کە مەسەڵ واچمی سێرانگاکە هەورامانی ئەشیە بەڕاستی موزیک تەماشەکەرە کولتوری هۆرامانی نیشانەما واردەی هۆرامانی نیشانەوەی نیما جلوبەرگ و هۆرامانی نیشانەما ئەشیە بەڕاستی موزیکی هۆرامانی نیشان و ئانیشاتێکە گەشتیارێنێ مەسەڵ کابرا جە باشوور و عێراقیەوە مێ ئاو پێئی لەزەت بەخشە کە موزیک و هۆرامانی بژنەوە ئاگۆرانی زەریفا بژنەوە ئاگۆرانە ڕیتمیکە زەریفا بژنەوە بژناسا بەڵام بەداخەوە نا کاسپەکەی ئاکاریە مەکەرا مەسەڵ پێ نمونەی کەمەی دێگەشتیارەکە فرەتە گورانی عەرەبی و تورکی هیوادارن مێ هونەرەکەی وەشان لانە ئیوەڵا پێویستکەەوە بەڕاستی پێویستکەەوە کاک هەماوەند وە نسبەتی بەزمەکانەوە یا چخەرە تایبەت شەن و هەورامانەکان یاوە هەورامیەکان چە بەزمەکانەرە تەنیا وشە و شعری هەورامی وە کارماردێ
یان ئاساییان وڵاتانەوە یان پرسیاری مەکریێ یان وەزیری. نمەکریێ و گونجاون گونجاو نیان تەماشا شێوە کردن. زوانێکی تر وە کاربارە ڕاست بڵێن تەماشاکەرم ئەکسەر و ملودێکا هۆرامانی شعری دەبڕگەییە تاوی بە شعری دەبڕگەییە ملودێکا دەوڵەمەند کردی ئێمە دەڤەر و هۆرامانی وەچی دەبڕگەی بۆ وەروانەیە لێ ئی دەبڕگەیەنە ملودیە هۆرامیەکە ئینەت لێ گونجاوترن پێش. ئینەت لێ ناوەڕۆک و شعری دەبڕگەیەنە ویشە حەشاردان يعني تو تماشا كذا وقت ملود شعري وقت الشعري مثلا مولوي يا بسراني وانيو احساس كريم ميلودي ويناد لي شعرنا وتن مش تو هايش كريو واسن دايما بس مش شام بلام كاتو ويش تماشا كذا يكشي هون شيء دلي موسيقى وهرماني نو دي فورموسيا وشمانينا اما فرش شعري السوراني وين مي جيلو بيتشي وقت ويش قديم 100 ساڵە چەوەڵتر 50 ساڵە چەوەڵتر گۆرانی واچەکی منتەقە هۆرامانی دلێ بەر و چوارچەوە هۆرامانی و جوغرافیا هۆرامانە خەڵکی وەشتێنێ تەماشاگەرێک خەڵک و گەرمیانی گۆشتاگرتن جەمۆسخای هۆرانی خەڵک و شارەزوری گۆشتاگرتن تا منتەقە کەرکووکی و تا منتەقە بادینانی خەڵک گۆشتی گرتن گۆرانی واچە هۆرامێکی لوێنێ پێ مەجلیسەکە ئایشا گۆرانیش هاواتێنی داوەت کردێنێ تەماشاگەرە دلێ ئیسە بۆنۆ ئانەیەوە کە خەڵکووە ناوچە یاوانە و حاڵی باجە گۆرانیەوەکە ئاری شعری سۆرانیشە ئاردنی تێکەڵ و گۆرانەکە شاکردنی و هیچ کێشەویش نییە ئیسە تەماشاکە ئەگەر گۆشتگیری جە گۆرانیە هۆرامیەکە ئەکسەرشە شاری سۆرانی چینێسن و هیچ کێشەویش نییە بەڵێ هیچ کێشەویش نییە وەرو تێکەڵ بیەی وەرو ئانەیە سیاو چەمانە پەلشکێشان بەر و جوغرافیا هۆرەمانی وە فرە دوور کۆتەنەوە بزانم بەستەکەی حاڵی بخۆ بەڵێ بەڵێ یانی خزمەتنە فرەجە چەنام بەزمەکان هەستمەکەری باباچم شعری تایبەت هەنم پێی ئابەزمە چەند جارێک مەسەرەن گۆشم وە نەگردن چە یوتوب و تۆڕە کۆمەڵایەتیەکان ئامانە وەرچەمم هەستمەکەری بەزمەکان شعری تایبەت یۆشان هەنە بەڵێ تەماشاکە چی بەزمیەوە نوۆکار چێشن ئانە تایبەت کریان تەماشاکەرە ئیسە ئێمە ئێمە باشمی سیاوچەمانەما هەن پەرەنجمەچا سیاوچەمانە و پێچە پێچەکە ڕاو هەزارانی منتقێوی گەشتیاریە جە ڕۆژەڵاتەنە کە گۆرانی واچەکەی یەکەم جار ئاگە چیرۆکێوش پێ دروست بێن وە چیرۆکەکەش کردن و بزەبت ئا چیرۆکێت لی گۆرانەکە نەگەڵنەوە یا مەسەن ئێمە بەس بترمە هەنجە سیاوچەمانە ماشا کەڵێ پێکەڵا شعری تایبەتە ڕاوچی واچنی ڕاوەکەی وێش چنی سەیادێ واچنی سەیدەکەی واچمی قسەی کردنە و گفتەگو کەرا دی ئاسروشتێنە وە چیرۆک و ئی ڕاوچیە چنی ڕاوەکەی وێش گرت کریان بە بابەتی وی داستانی و مریان لێ هینەکەی ئەکسەرشا بڵێ چەندی زیاترش گێڕانەوەن بڵێ بەتابەت سیاوچەمانە بەتایبەت بەش و سیاوچەمانە وەرانە باباچم شعری تایبەت شوورگردن چیرۆکی تایبەت شوورگردن دلی سیاوچەمانێنە ئینە من بەبەستم خود و سیاوچەمانە نەگووردە بەزمونە و چەپڵێ و ئانینا خود و سیاوچەمانەی چەندین چیرۆکێنێ کە هەریو بە نامێەوە نامیشاگرتنە کە تایبەتە شارەکە ئێمە ببوورە قسەکەچمە بڕی تێبینی چە مێژووی هوەری کوردی کەرم سەیمەکەرم فرەش گێڕانەوەن ئاوازەکان چە گێڕانەوەی چیرۆک و فرەشی چیرۆکی واقعی بێن بەڵێ حتا بابەتی حماسی بێن مەسەڵ کەسی بێن فرە ئازا و زرنگ بێن و شۆڕژگی ڕووبێن جە هەم ئێران قاچاق بێن هەم جە عێراقەنە مەمنوع قاچاق بێن پاکشاوە و وێشتا خەباتشکردن مەسەن ئاکابراکە کوشیان شەهید بێن چیرۆکی وشاپێ وەشکردن و کەدەشە بەدلی گۆرانی هۆرامێنە هەن جوانن چی دمایش چیرۆکی لێیارێ ئەنەبی وهنرێکی جوان پێشکەشکریا و بڵاوبی جێیارێ هین و منتەقۆ هینە واسنە هین و منتەقە و کوچانیە ئەجم خوراسانیە بەڵێ ڕاست مامۆستا مەکریە و باچم ئەگەر کەسێکی هۆرامی بەزمێکی هۆرامانی باچۆ و بێ ئانەی یۆش شعرێکی تایبەت ئامادە کردەوی وشە چەناخیۆشەوە کاربارەوە وەڵا ینی هەست مەکەری چەند جارێکش ئانەمە دێن تێبینیم کردن وە بیانی شعرێکی ئامادەکراوش بۆ وەکی ئانی کە چەنام ئیستا وەنەش ماچم بەندی کوردی ئانی وەکو بەند بێژەکان ڕاستە خۆمە لاوە نام ئاوازەکەەوە بیانی شعری تایبەت ئامادەکە تەماشاکە زۆر بۆ گۆرانی واچەکان من خۆرەمانی خۆلەواریشان نەبیێن ئەکسەرشە ئیبداعشا بێن جە هوەری
واچمی ڕاستەوخۆ تاوانشان مەسەن چەندین شعری دروستی کەرا ڕاستەخۆ وەیسە شەرمەنینەوە ینی ئەنە بە خود و گورانی واچەکەی کۆتن بازوشان بەڕاستی ئەمە تواناییشان تاوا ئاکاریە کەرا و واچمی خۆڕسک دروستکەرا شعری دروستکەرا پێ ئاوازەکەشان جوانم من پێشتر ئامانە چەبیارە بەرنامەیەمان تۆمار کرد چە هەورامان ترانە بیزاناشان چەبیارە من وە زوانی ماچۆ وە زوانی باباچم کەیۆتان ماژدی هەورامی بەرنامە پێشکەشمەکەری ئی کوڵە باڵەشان کردە دیاری پێ فرە سپاس فرە سپاس نەکەری واتشان ئامایە هەورامانیا ئی بەرنامەتە پێشکەشکەرچینە نمۆ ئینە چاوەڕکەوە بێ کوڵە باڵ وڵایتر پێناسە و جلوبەرگ و هۆرامان ناسنامەی هۆرامان ناسنامە جلوبەرگ و هۆرامانە و هەستیشمەکەری بەزمەکان وینەوە جوانن بەخوا زەریفە فرە زەریفە تایبەت کە پیرەمێرد بووە و تەمەنشان تۆزێ گەورە بووە مشکی بوەستە و ئاچەپڵەوە تەزبیحی کوردەواریەوە وڵای ئیتر بیۆجە پێناسەکە و جلوبەرگی هۆرامی فەرەنجیە ئەڵبەتە تایبەت و پیری نییە ینی مەزانی گەنجش کاتوێش هەر بەکارشە ئاردن بەڕاستی چیوی سوودبەخش بێن سەردەم وێشەنە جوانن حەز بەکەرم ئەگەر بتاوی وردەکاریە چەسەر ئا کۆمەڵەی وردە بەزمەکان کە باست کرد یان نامشانمان پێی ڕیسکەری با بزانم وەکو ژمارەشان تا چنەش پێی بینەرانی وەشەویستمان ماچۆ زوانەکان یا هەورامیە خۆشەویستەکان کە تەماشاکەری بەرنامەکەمانە وڵای ئەگەر ڕیزیەشان پێی دروست کرد سەرشەمە تەماشا فرە فرەنیە کۆمەڵەکان ئێمە یەکەم جا عەرزم کردی کە هۆرامان خاون و کۆمەڵی موزیکیە ینی مەجموعەی موزیکش پێنەماچە ینی پاکێجی کامل پێکردو کەیەکە ژیانی یا بۆچوونی فری هەنێ پێ نامەکاشە مەسەن چەندین لاوە هەریۆ بە چەندین بۆچوونی هەنێ ئیسا بەداخەوە چون توێژینەوەی فرە نەکریان ئێمە سەرچاوی ئالیمانیێنی پیانەیە سێرچکەرمێ سەرچاوی سێقەپەنەکریە بۆ ئێمە سەرچ پێکەرمیەوە زانیاری شەنی هۆرگێنی سەرچاوەیەکی باش و سەرچاوەیەکی گرنگ نییە تا ئێستا بەڕاستی نییە خۆکە چەنام دلەی هەورامان و چەسروشتی هەورامان ئامان شتێ نیە بەداخەوە ینی خزمەت گرت هوەری کوردی بوارنە خزمەت نەکریان ینی جبوار و توێژینەوەی هوەریەنە کار نەکریان وڵات و ئێمەنە پۆچی ئێمە ئەکسەرە ڕاو بۆچوون و کەسایەتیەکانە ئێمە لێ و توێژەکە مەجا فرق قورسا بەی باس و بابەتی ویکەری کە تۆ دلایلی خاصت نەبوو مستەنەداتی خاصت نەبوو نیشانە و واچوی بینەریش دەی نیشانەوە کەسێ دەی کە لایەنگەران بەڵام بە هەر حاڵ ئێمە عەرزم کردی دی بە کولی ئێمە کۆمەڵی موزیکمان هەندی هەورامانێنە یاگەکە تەریەوە نییە ئی کۆمەڵە دابش بێن بە چەند بازنێ بازنە یەکەمش سیا و چەمانەش بەرەماچە کە بابەتە عاشقانێکی و ئەویندادێکی چەمانە بەرنامەی تایبەتش گەرەکەن ڕاستی بەنامەی تایبەتش گەرەکەن فرە دەوڵەم بەشی تەرەشان بەنامی وردە بەزمی ئی وردە بەزمە مەجموعی و بەزمی گولانە گولانی کە مۆتیڤێنی ئەکسەر زۆر بەشا جەیەرێ تۆنێ دروسێ بە ئی وردە بەزمێ تا واچ و هەزاران وردە بەز هەزاران ملودیە دروستی بێنێ و مۆتیڤی دروستی بێنێ چون ئێمە هۆرامان فرە گۆرن ئێمە هۆرامان ئەگە کەرمیش پنج بەشێ یەک بەشەشی نا باشوورنە چوار بەشینا ڕۆژەڵاتنە و ئاگ بەشی گرت پێویشە گۆرانی واچشا بینی پێویشە ئبدا عشاگەدن ملودیشە ئیزافە کردنی بە کۆمەڵی سیاچمانە ینی سەدان گۆرانی واچی بتوانێ هەنێ کە ئێمە هەر نامیشان مەزانمی بەڵام کارشاکردن و ملودیشە ئیزافەکردنی بە کۆمەڵەکەی پۆچی من عەرزکرد و هەزاران ملودیێنێ ئێمە بازنەی سیاوچمانەمە هەن بازنەی وردە بەزممە هەن بازەی شێخانەمە هەن بازنەی دەرەییمە هەن فرە دۆڵەمەنا دوایێ بازنە و چەپڵا پێویش یەک بازنەی گۆرن کە سەدان ملودیێژنێت لێنێ ئەپاسە دابش کریان بەڵام هینە بەس عەرزم کردی توێژینەوەی فرەش سەر نەکریان بەداخەوە هەر بە واتە و گۆرانی واچی گۆرەکان مێ شتێ بکرێ و هونەرە جوانە بەڕاستی پێویستکەرەوە پێویستکەرەوە توێژینەوەی گۆرە سەر و موزیکی گرنگن چون یۆژە بناغەکە و کولتور و میلەتەکە موزیکە بەڕاستی جوانن کاکە ماوەن دەوڵەمەندمانت کرد گەورەمانت کرد فرە سوپاس مەکەرم ئەزیەت کێشە چەنیمان حەز بەکەرم کۆتایی وە بەرنامەکەمان بارم ئێمە چیناوە خۆحافیزیە چەبینەرەوە شەویستەکانمان کەرم ئایلەکانیش و گەشتیارەکان چەمەڕای گۆرانیە وەش چەرەوەکەرا ئێمە حەز بەکەرم زیاتر چەنید بنشم و زیاتر گۆشتان وەرە بژێرم و ڕاستی
دڵوەش و دەوڵەمەندیمان عزیزانی منیش بەشحاڵ بێ زەحمەتە کێشە دەستاوەش بینەرەوە شەویستەکانمان تاڵقەیەکی تر و تا بەرنمەیەکی تر بارزمتانە جگا هیوادارن وێ چەنی گۆرانیە خۆشەکان و گۆرانیە دڵنشین و ئاوازە ڕەسەن و هەورامیەکانی مامۆستا و هونەرمەندی پایە بەرزمان مامۆستا هەماوەند خزمەتتانمان کردەوین هەر شاد و بەختەوەر بدێن. توانا بارش که ورد تخلوه دلانی و ین انا بارش که ورد ین لوه دلانی و ین دمو من و باون ین ورد خالانی و توا دمو من و باون ین ورد خالانی و تخوا ما وپایی وس ین هواران بیچول ین اما وپایی وس ین هواران بیچول تخوا بیتم وجنیا ین درو چه مودول تخوا بیتم وجنیا ین درو چه مودول ین انا بارش که ور تخلوه و دلانی و تخدمی من و باون ین ورد خالانی و تخدمو من و باون ین ورد خالانی و